خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیان ئێران بە تایبەتیش لە شارە کوردیەکان هێشتا درێژەیان هەیە و ئێستاشدا بانگەواز بۆ خۆپیشاندانی سەرتاسەری لە ڕۆژانی داهاتوودا لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاوە دەنگ و باسێکی گەرمە و ئامادەکاری بۆ دەکرێت. بەوەی ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران و هێزانامنیەکانیش ڕۆژانە وڵاتیان ئەو وڵاتە گیان لەدەست دەدەن و بریندار دەبن یان دەست بەسەر دەکرێن و ڕەوانەی زیندانەکان دەکرێن. با پێی زانیاریەکانی ئاژانس هێواڵی کوردستان کورتپا دوێنێ 47 خۆپیشاندەر لەوانەی لە خۆپیشاندانەکاندا بریندار بوون لە نەخۆشخانەی جوانڕۆ لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی چەند ڕۆژێک لەم وبەر لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کرانەوە، هێزانامنیەکانی ئێران لە شاری جوانڕۆ بە توندی خۆپیشاندەرانیان کردبووە ئامانج و بەو هۆیشەوە 7 خۆپیشاندەر گیانیان لەدەستدا. لەلایەکی دیکەوە لە ئاڵمەتی دەستگیرکردنی خۆپیشاندەراندا دایان خۆپیشاندەر دەست بەسەر کراون لە شارەکانی سەرپێڵ، بۆکان، کرماشان، قوروە و شنۆ و تاران و کامێران. ئەو کەسانەش کە دەستگیر کراون فەرشید بابا مرادی تەمەن 27 ساڵ خەڵکی گوندی سەرپێڵی سەر بە شاری دەڕەشار و سەید کەڕەم عەباسی چالاکوانی کرماشان و دانیشتووی شاری ساوا کە لە شوێنی کارەکەی لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کرا و چارەنووسی دیار نییە. هەروەها موبین کەریمی و میلاد عەبدولمەلیکی و کاوە عەبدولمەلیکی خەڵکی گوندی قەڵا لە شاری قوروە. هاوکات کازم تابناک خەڵکی گوندی سیگنانی شاری شنۆ بۆ جێبەجێکردنی ماوەی زیندانەکەی ڕەوانەی زیندانی شارەکە کرا. لە تارەنی پایتەختیش سەید پوریا نەحوی قوتابی کوردی خەڵکی مەریوان لەلایەن لقی 15 دادگای ئینقلابی تاران بە 5 ساڵ زیندانیکردن سزادرا. لە کامیارانیش مەسعود قوربانی خەڵکی کامیاران و قوتابی زانکۆی سەنعەتی شەریف لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کرا بۆ زیندانی ئەوین ڕاگوێزرا. در کنار الله بمانیم، در کنار حق ماندن. لەلایەکی دیکەوە مەولەوی عەبدولحەمید و تارخوێنی سوننەی شاری زایدان لە وتاریەینیدا لەبارەی بڕیارەکانی سزای لە سێدارەدان بۆ دەستگیرکراوانی خۆپیشاندانەکانی وڵاتەکەیەوە نیگەرانی دەربڕی. مەولەوی عەبدولحەمید لە وتارەکەیدا داوای لە دەسەڵاتداران کردژاتی خۆپیشاندەران نەکەن، بەو پێی خۆپیشاندەر جیاوازە لە دوژمن و گەندەڵەکان، داواشی لە بەرپرسانی وڵاتەکەی کرد خاچی بن و گوێ لە قسەی خەڵکی بگرن. با پێی بەڵگەنامەیەکی دزەپێکراو کە لەلایەن حسێن سەلامی فەرماندەی سوپای پاسدارانەوە دەرکراوە و عەلی خامنەی ڕێبەری شۆڕشی ئێران ڕەزامەندی لەسەر دەربڕیەوە، داوا کراوە مەولەوی عەبدولحەمید دەستگیر نەکرێت بەڵکو ئابڕووی ببرێت. لە بەڵگەنامەکە داوەش ئەتووە کە خامنەیی فەرمانی کردووە ناوبرا و هۆشداری پێ بدرێت. اشتباهی بزرگه، نه در قرآن چنان مجوز موجوده، نه در سنت موجوده.